ئەگە مرۆڤ بەری خۆ بدە جغرافیە تا ئێزدیان هەبوو ناوان بتنێ لەسەر جغرافیە تا کوردستانێ دبینە ji bo yekê jî gelek êzîdî û gelek Kurd ne êzîdî jî wisa dibînin ku giring e êzîdî wek ol wek netewa wek kiltor bêne parastin li Kurdistanê de ji bo yekê ku kiltorê resenê Kurdî bête parastin di êzîdxanê de em ê behsa giringiya parastina êzîdiyan û hebûna wan li ser xaka Kurdistanê bike. خۆ هەر وڵاتێک هەبێت پیڤەریوی یێ عەدالەتێ پیڤەریوی پێشکەفتنێ پیڤەریوی مافێ مرۆڤی تێتە کێشان تێتە بەرچاف چەند کێماتیەت ناتەوی یانێ دینی قەدرێ خۆ هەیە وڵاتیدا چی وڵاتی ئەوڕۆپی بن چی ئەفریقی بن چیتە ئاسیاوی بن ئەمم متحیدە و ڕێکخراوێت مافێت مرۆڤی ڕێکخراوێت مرۆڤاتی هەموو سەر هەندێک سەکنن کە کێماتیە نەتەوی دینی چەند جهێ خۆ هەیە ئەڤە ئەساسێکی شەرتیە ڕۆسە ژنێ مافێ ژنێ چەند تێدا هەیە و هەڕۆسە مافێ زارۆکی هەلبەت کێماتیە دینی بۆ نمونە ئێزدی یان کاکەی نەتەوی مەسیحی هەموو ڕەنگات کوردستانێدا باخچێ کوردستانی ڕەنگینتر دەکات دەنگ و باسێت کوردستانی خۆشتر دگەینتە ئەوڕۆپا خۆشتر دگەینتە ئەمم متحیدە دگەینتە هەموو ڕوشکت بێ دنیاە خۆی ئەوەی دیارە پێکاتەی ئاینی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا لە ژێر هەڕەشەیەکی جددیدان چونکە ئێمە دەزانین شەپۆڵەکانی تیرۆر زۆربەی وڵاتانی گرت بە تایبەت سووریا و عێراق وە زۆرترین پێکاتەی ئاینی لەم دوو وڵاتە بوونە بۆیە دەبینین کاریگەریەکی زۆر نەرێنی کردوتە سەر بوونیان و وجودیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەریکە باسیەوە دەکرێت کە لەمە و دووە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەبێ پێکاتی ئاینی دەمینێتەوە بە تایبەت هەڕەشەیەکی جددی لەسەر کوردی ئێزیدی و لەسەر مەسیحیەکانە خاڵی گرنگ ئەوەی کە دروست بوو جگە لە شەپۆلی تونندڕەوی ئاینی و شەپۆلی تیرۆر و ئیرهاب کە لە چەند ساڵی ڕابردوودا دروست بوو بریتە لە مەسلەی ناسەقامگیری سیاسی چونکە بوونی پێکاتەکان وجودی پێکاتەکان مانەوەیان پەیوەستە بە جۆرێک لە سەقامگیری سیاسی جۆرێک لە سەقامگیری سیستەمی سیاسی هەروەها بوونی قانون و یاسایی یاسا و سەروەری یاسا و دیموکراسیەت کە ئەمەش ئێمە دەبینین غایبە. کوردستان وەرگەهی ئێزدیەتیەش جێبە بوو کالێتمە ئێزدیایە فەرەل سەر مرۆڤی ئێزدی سەر ئێزدیەتیە لڤی وەرگەهی بمینن ji ber ku tenha erdel cîhanê êzîdxana mirovê êzidî bixaret bêje teva erdê min e mala min e milkê min e hekel çû cîdî il cîhanê neşêt mirovê êzidî bêjet eva cihê warê babû bapîrêt min e Kurdistan muhîm e mirovê êzidî lê hebe ji ber ku parêzgeha lalişa Kurdistanê mîrê Kurdistanê Babeşexê Kurdistanê rê û resmîtmeyê olî ev yê têne gêran hemî Kurdistanê têne gêran. Gerek em bên berêxwe bideyne akinciyet Kurdistanê berîniho çî bûn. Akinciyet Kurdistanê her çar parçet wan ji bêguman bi tiriya here bi tir êzidî bûn, zerdeştî bûn, li ser aynêt cora û cor bûn. Anku hema layenît ayna da li Kurdistanê hebûwa. Piştî hingî çend hat ev ayn kêm bûn heta we salê hat ku zerdeştî ekcarî li Kurdistanê neman
ئەێت کو ماینت ئەڤان دیانەتێت کەون ئێزدی بوون ئەو ژە هاتنە حەسڕکردن ناوبینە هەندێک دەڤێت ئێتوەکو دەڤێت کوونۆکەیت لە شێخان و شنگال و ئەف دەڤێت دیێت و ئێزدی ئیت لێ ئەڤ ئەگەر ئەم بێن بەرێ خۆ بدەینێ وەکو شوونوار ناسەک بێت بەرێ خۆ بدەتا طبیعەتە یا کوردستانی دەبینێتن چەند پەرزگاه لێ هەبووینە پەرزگەهێت میترائیا لێ هەبووینە چەند مەزارێت نوکەڤن یەت ئێزدیا لێ هەبووینە بگرە هەرش یعنی هەر چار پارچاژ بیگو ئەم دەست نیشان بکەین لێ پارچە هەبووینە یان کو نەبووینە لێ ئیرۆ وەکیمە گوتی حەسر بووینەت هەندێک دەڤێت بەرتەنگدا ئێزدی ئەڤە ئەوێت چەندێت گەهینەتەن و چەند هاتیە ئێزدی نەماینە چەند هاتیە ئێزدیاتی نەمە بێگومان وەختی ئێزدی دەڤەرەکە نەما کللتوری واژ نامینەتن. شك تدانينا قالك سبب هينا أم قاين بيجي سببات مباشر إكسري وعندك سبب ديت غير مباشر برنجكي دي يعني برنجكي برو فاجيش تأثيراخو هينا شكو قمان تدانينا هادنا داعش ترسك شاكر نبس بو فيجيلي بلكو بو جيلي بيجي بو جيلي بيجي أو ترسا دلي هەموو قیمەتیا کرد نەخەسمە ئێتفەڵا و ئێزدیا و کاکەیە چونکو ئاڵاوانە ڕەش بوو دلێوانی ڕەش بوو تەمایەوان دایک و خوشکت مەدا هەبوو تەمایەوان زاروکت مەدا هەبوو تەمایەوان نەبەست ملک و ئەملاکی مەدا هەبوو بەلکو بن برکردە مەبخۆدا هەبوو تا ئێستا سیاست و استراتیژیەتی وڵاتە هەرێمیەکان بە تایبەت کاریگەری کردوتە ناسەقامگیری سیاسیە وڵاتانە بە تایبەت ئێمە دەبینین لە هەرێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردوودا ناسەقامگیری سیاسی کاریگەری هەبووە لەسەر بەشێکی زۆر لە کۆچی کوردی ئێزیدی لە هەرێمی کوردستان لە هەمان کاتیشدا شەپۆلی تیرۆر و ئیرهاب کە ئێمە بینیمان داعشکە ئەمە فاکتەری سەرەکی بوو ڕاگواستن و دووبارە نەبوونی پلانێکی استراتیجی بۆ گەڕانەوەی پێکاتەکان بۆ شوێنی زێدی بابوو باپیرانیان بە تایبەت لە شنگال لە دەشتی نینەوە لە ناوچەکانی تر بەردەوام بوونی کۆمەڵێ هێزی چەکداری بڵێن نافەرمی وەکو میلیشیا کە تا ئێستا بەربڵاون لە ناوچەکان بە تایبەت لە شنگال لە دەشتی نینەوە کاریگەری سلبی کردوێتەوە تەنانەت لەوەی کە کوردی ئێزیدیەوەی کۆچیان کردووە ئێستا لە ئۆردیگاکانن بە تایبەت لە مخەیەماتی بڵێن کۆچبەران ئێستا زۆر زەحمەتە بگەڕێنەوە شوێنی خۆیان چونکە ئەمە جۆرێک لە ناسەقامگیری سیاسی دروست دەکات جۆرێک لە ناسەقامگیری ئەمنی دروست دەکات. لەو مەژی ئەم وی وڵاتی ئەم ویجی بوارێ خۆت زانین و گرنگە مرۆڤێ ئێزدیەتی کوردستانی هەبێت و چجارە بێئومێت نەبن کوردستانی هەرچەند دەل دەستپێکە سەرهەلدانە بەهارە ساڵان و ئێکێ دەریڤەکە باش هاتە ڕۆخساندن بۆ ئێزدیەتیە کوپشێن ئازادانە ڕێ و ڕسمێت خۆت ئولی بگێڕێن خوندنە زمانی ئێزدیەتیە قوتابخانە پەروەردە بێتە برێڤە برێن بنگهێن سەقافیین ڕەوشەمبیری دلالش ئەلهەم و گوند و باژێرت ئێزدی لێ هەیات نەدانان بشێن دەنگی ئێزدیەتی ڕاستەقینە بگەهینە دنیای لێجێ داخێ بوو 2014 فەرمانە سەر ئێزدیەتە هاتی بێئومێدیەکە مەزن ئێخستە دلێ مرۆڤێ ئێزدی وەختی کللتورێوانە لەوەی جینەما کللتورێکی دیت ئێتا ئەویجی ئەو کللتوری هاتیەویجی نەی هەڵقوڵایش کللتوری کوردستانی بەڵکو کللتورێکی دەرەکیە هاتیش دەرفی کوردستانی
هاتیت ناف کوردستانێدا بێگومان وەختێ ئەف چەندە چێت بتن تیرازێ ئاواکردنێ کللتورێ وێ دابوونەری دێت وێ ڕەوشت تەقالیت هەموو تێنە گوهارتن وەختێ هاتە نەگوهارتن تو ملەتی چاوە ناستکەی تو ملەتی کللتوری ناستکەی زمانی ناستکەی هوەری ناستکەی و حتا دوماهیە ئالیێ شوونوارە بە ناستکەیت ئالیێ بژینێت ترازی بینایە ناستکەی وەختێ ئەvە هەموو دەڤەرێک بێنش دەستدان کللتورێکی دی تەمان بێتە جێوی نامینەتن وەکو خۆ وەکو دەڤەرە. مانا پێک هاتنات کوردستاندا ئەنکو مانا کوردایە ئەوە هەموو بنە ئەگەرێت مازڵم کو گرێدانە ئینسانی وڵاتیڤە زمانەویڤە بۆ نمونەمە ئەم دێ بەحسێ زمانیشکەین مە بەری 900 ساڵە بترمەوە هەی بژێت ها چارشەمبە نیسانی جاوێ بدەنە کوردستانی بلا قایمکەن ئیمانی شەرفەدین میرە دیوانێ یانژی دوعایەکە دیدا دەیەت و بێژت یا خودێت و بلند بکەی تەختێ کوردستانێ ئەوە بەری 900 ساڵات دەوی بۆ گوهی با پێێتمە بەگووە هەستنیان ناف هەفتی و 4 فرمانادا نایلانە بێتەش بیرکردن ئەف دەعا و سەبقێت پیرۆست. فاکتەری سەرەکی پێیوەستە بە ناسەقامگیری سایکۆلۆجی بە نسبەت پێکهاتەکان بە شێوازێکی گشتی تا چەند زمانەتی ئەوە دەکەن کە دووبارە تیرۆر دووبارە شەپۆلی توندڕەوی سەرهەڵ نەداتەوە. ئێمە دەزانین لە کۆمەلگاکانی ئێمە کللتوری لێبوردەیی زۆر باشە بەتایبەت لە کۆمەلگای کوردستان و ئەگەر سەیری ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەن تەنها لەو شوێنانەی کە کوردی تێدایە جۆرێک لە تەنەوع و جۆرێک لە هەمەڕەنگی لە پێکهاتەکان هەیە بەڵام دووبارە دەڵێمەوە مەسلەی بوونی سیاست و استراتیژیەتێک بۆ ڕوبەڕووبوونەوەی توندڕەوی فکری توندڕەوی ئاینی بە تایبەتەوەی کە ئێستا هەیە و ناوە سەر هەڵدەدات ئەمانە کاریگەری سەرەکیان هەیە لەسەرەوەی کە ئێزدیەکان لە شوێنی خۆیان پێم وایە فاکتەری تریشەیە جگە لەم فاکتەرانە مەسلەی بارودۆخی ئابووری برا ئێزدیەکان ئێمە دەزانین لە فاکتەری ئابووری بە تایبەت لە ناوچەی شنگال و ناوچەی دەشتینینەوە دۆزێک تووشی فەرامۆش بوو فەرامۆش لە ڕووی گەشە سەندن گەشە پێدان و لە مەسلەی دانانی پلانێکی استراتیژی بۆ گەشە پێدان و گەشە سەندن لە وڵاتان لەم ناوچانە بە تایبەت ناوچەکانی شنگال و ناوچەی دەشتینینەوە ئەمەش تەسەوری من کاریگەریەکی زۆر خراپی هەبوو لەسەر مانەوەی ئێزدیەکان واتە کۆچکردن بۆ بژێوی ژیان کۆچکردن بۆ زەمانەتی ئاینی زەمانەتی بەردەوامبوونی بڵێن پێکهاتەکە. مرۆڤ ئێزدی خۆبخۆ هشیاریەکە دی بدەتە مرۆڤ ئێزدی بدەتە جیڤاکی ئێزدی ئەڤی وڵاتی چۆل نەکەن ئەوە وڵاتی مەیە جێ خاس و وەلی و پڕزگەها مایەلا لەشە ئەم بچینە دنیای هەکەر ئەم بەراوردی ئێک بکەین ئەف هیجرە و ئەف چۆنە خەلکێ بۆ دەرەوەی وڵاتی و کوردستانی بهێلن دی ئێزدی چارە نویسێکی وەندا بن جارێکە دی ئێزدی نەقارنن ئەو هەبوونا خۆکە چاوە کوردستانی هەی دنیای بکەنەوە لەومە ئەم حکوومەتە هەرێما کوردستانی خوازین و نویسەر و ڕۆژنامەوان و مجتەمع المەدەنی پێکڤە هشیاریەکە نیشتیمان پەروەری لە مرۆڤ ئێزدی پەیدا بکەن و کار بکەن بۆ هەندێ
ئەvê çendê mejîkê mirovê êz dîkin welatê xwe çol nekin, ciyê xwe çol nekin, hebûna me li ser vî erdê, li ser vî warî gelek baş e û tiştekî pîroz e. لایەنێکی gelekî giringa ku millet nasnama xۆş dest din. ناسنامە کولتوری ناسنامە نەتەوەی ئەفە تێتە ji destdan nasnameyeke dî têta ciyêvêda bêguman millet namînitin bê nasname lazim e nasnamekî werbigiritin. Wextê werdigiritin êke biyanî têta wergirtin. Wextê hata ya biyanî hata wergirtin. Çend kevin ji bitin 1000-2000 sala ji kevin bitin lê mînetin ew kultur ew milletin milletekî nû. Wextê kulturekî nû werdigiritin ew milletin mîn milletekî nû. İkêm mêjû, mêjûya wî yekêm. Lewma jik yanî ev wesalêt ketin ku îman axê girêdan bi neteweyî ve girêdan bi kulturî ve hindekî heta radeyekê kêm bitin ji ber ku ev neşmêje ew kultura hatiye wergirtin ew kulturê ku biyaniya îne. هەلبەت شک تێدانینە کوردستان هەموو وڵاتی کوردانە هەر پارچەکە هەبێت لێ چونکو میرگە کوردا 27 میرگە هەبووینە ئێتمێژووی چونکو میرگەها شێخا چونکو میرگەها ئێزیدخانێ یا دینی بووە دینێوێ شوێ بووە حەلال و حرامێوێ شوان بووە yani dikarim bêjim îbadeta me yaşma bûye zimanê me bûye ji ber vê yekê beşê başûr maya û sebebeke dî çunku civata rohanî tim û tim ya nêzîkî lalişê bûye civata rohanî ji zanî ji kêwkê pêk têt Cenabê Mîr û Êbabê Şêx û Şêxê Werzîr û Meznê Qewala û şivan kesanê oldarî têt. Ji ber vê yekê jî giraniya firmana jî her û her ser welat şêx bûye û ji ber eksîrkirina lalişê ji ber nehêlana navê êzdiyatiyê yê ku Kurd bixwe kulturê ba bikala zanin. ئەوەی کە ئێستا دەمانەوێت باسی بکەین لە هەرێمی کوردستان بەشێک لە جوانی هەرێمی کوردستانەوەی کە پێکهاتەی جیاوازی تێدا بوو شێوازی سیستەمی کۆمەڵایەتی هەرێمی کوردستان لەسەرەوە بنیادنراوە کە پێکهاتەی جیاوازی هەبێت پێکهاتەی ئاینی بێت هەروەها پێکهاتەی نەتەوەیی ئێزدی کوردی ڕەسەنن و نەمانی ئێزدی لە کوردستان و لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان کاریگەری زۆر سلبی دەکاتە سەر ئایندەی ئەم ناوچانە کاریگەری سلبی دەخاتە سەر مجتەمەعی کوردستانی کە گۆڕانکاریەکی دیموگرافی تیا دروست دەبێت ئەم گۆڕانکاریە دیموگرافیە گۆڕانکاریەکی سلبیە و دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان و بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی عێراق پلانێکی زۆر وردیان هەبێت بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دیاردەیە بە تایبەت دیاردەی کۆچکردنی ئێزیدیەکان دەبێت دووبارە زەمینە خۆش بکەن ژینگەی پێکهاتەکان بە تایبەت ئەو ناوچانەی کە تایدا نیشتەجێن دەبێت پلانێکی استراتیژی تەواویان هەبێت بۆ شێوازی مامەڵەکردن لەگەڵ لایەنی ئابووری و لایەنی کللتوری عەدالەتی ئینتیقالی سزادانی ئەو کەسانی کە بوونە سەبەبی جینۆساید هەروەها بوونی زەمانەتی نێودەوڵەتی. کوردستانی پشتی سەرهەلدانە باراسات مۆتوئێکێ وەزعکی ئارام کوردستانی پەیدا بوو پێکڤە ژیان بەتر نزیکێک بوو فەرە یعنی خەلکی کوردستان شک ئەvê پێکڤە ژیانە هەزارە ساڵە هەی کول دووروبەرێتمە لەوان وڵاتە هەمووان نەمای
تەنها کوردستانی ئەف پێکڤژیانە هەی وەک ئێزدی مەسیحی ئاشووری کلدان ترکمان ئەف هەموو پێک هاتێت کوردستانی بێنە پاراستن هەبوو ناوان پێک هاتا هەبوو ناوان کێم ئاین و نەتەواڵ کوردستانی ئەرکێکی حکوومەتە هەرێمە کوردستانیە بێنە پاراستن و هەبوون و مافی خۆشی شاد بن ئەمە بینین ئیرۆ ڕۆژ ئەو فکر و ئەو ڕێڕسم و ئەو هەندێک جەژنێت تایبەت و کەرنەڤالێت تایبەت یەکبەری 5,000 ساڵانە دیسە ئەوت ئێن نوژانتکەنەوە و پەیڕەوتکەن و نەسەروی فکری نەژی ئەڤە کەلتوری خۆ پێت پارێزن ئێزدی ڕاستە ئیرۆ ڕۆژ کللتوری کوردی ڕاستە نیە پاراستی ئەگەر ژماراوانیە کێم بجی یە پاراستی ئەگەر ئەڤە نەسەر ئەرکە سەرمەلێ ئێزدی بتنێ پاراستنە کللتوری کوردی بڕاستی ئەرکێ هەموو کوردێکی هێڵێ دەرێ ڕێزگرتن کللتوری ئێزدی ڕێزگرتن دابوو نەریتێت وان ڕێزگرتن ڕێوڕسمێت و تێنەکردن یان پشداریکردن گەلواندا چاوێکی باش بەرێ خۆدانەوە کللتوری خۆب خۆشک ینی ئەڤە بەژاندنا کللتوری یە کوردی ڕەسەنە یعنی نەگەرەنگە لە ملەتێک هەزارها یان میلیۆنها بژیتن هەتا ئەو کللتورەت نابدا بژیتن بەڵکو ئەگەر چەندی کێم بجی ئەگەر هات و ڤەژاند ئەو کللتورە گەرەکە ئێ دەوروبەر چلگەل ئیتهاری کار بن.